داواکارەکانمان زۆر ڕوونە ئەمە چەندی جارێ ئێمە داوای ئەم مافەی خۆمان ناکەین، داوای شتی زیادەمان نەکردووە، داوای مافی یەکسانی و دادپەروەریمان کردووە، شەفافێتمان کردووە، هاتوون ئەڵێن وەکو هاوڕێکانمان وەکو ئەو پێشکەشکارانەی تر مافی ئەمەش دن، ئەوان چۆن ڕۆشتن بە نمرەکانی ئێمە و خوارن نمرەکانی ئێمەش نمرەی ئەوان و هاوشێوەی ئەوانمانەیە با ئێمەش سوودمەند بین، بەڵێ داواکارەکانمان داوەتە لایانی پەیوەندیدار چی حکومی چی حزبیش بێ. بەداخەوە لە سەرەتای پرۆسەکەیە جۆرێک لە گەمەکردن هەبوو لە نێوان وەزارەت و سەرۆکزانکۆکان بە ئێستاشەوە بێ. سەرۆکزانکۆکان ئەڵێن ئیشتان لای وەزارەتە، وەزارەت ئەڵێ لای ئیش سەرۆکزانکۆکانە، یعنی لەو بینەیە کەسێک ناماگرێتە خۆی. ئێمە واش زانین کەوا ئیشی ئێمە لای وەزارەتە و پێویستە وەزیری خوێندنی باڵا دکتۆر بەڕێز دکتۆر ئارام بێتە سەرخەت و گوێمان لێ بگرێ بۆ چارەسەرکردنی کەیسەکەمان، چونکە دووبارەیەکەینەوە ئێمە داواشتی نایاسایی ناکەین، تەنها داوای ئەو مافاکەین کە بە هاوڕێکانمان دراوە.